بەڵام وەڵڵاهی ئەم قورئانەی ئێمە کە ئەم ئاەتانی باس کردەوە ڕۆژێ بە کردار لە ناو کۆمەڵگادا هەبووە، هەم دەستگای دادوەری و حاکم، هەم دەستگای ئاسایش و پۆلیس، ئەو پەڕی بەهێز بووە، ئەو پەڕی دادوەر بووە. ئیمامی عەلی هەموو جەنابتان زۆربەتان بیستوتان و یادتان دەخەمەوە کاتێک کە زرێپۆشەکەی خۆی لێ بزر دەبێ، ئەوەی کە بە سنگەوەی لە کاتی جەنگە لە بازاڕە بەدەستی کابرایەکە دەیبینێتەوە جوولەکەیەکە، ئەفەرمێەوە زرێپۆشەکەی منە کاکە، ئەوە چییەکە لای تۆ؟ من لێم بزر بوو. ئەڵێ ناوەڵا ماڵی خۆمە. یا ئیمام لەوە دەچێت هەر لەوەی تۆ بێ، بەڵام ئەوەی خۆمە، لە باوەڕکە ئەوەی خۆمە، نیشانەی تایبەتی پێوەیە تا شوێن شمشێری پێوەیە کە لە جەنگا بەری کەوتووە، ئی خۆمە، لێیان دەبێتە مناقەشە. ئیمامی عەلی زاوای پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسی یەکەمی سیاسی لە وڵاتە، فەرماندەی هەموو هێزی چەکدار، هەر دەیتوانی بە دووز لە بیخاتە ژوورەوە، لێشی بستێنێتەوە حەقی خۆشیەتی، بەڵام نابێ وڵات ئاوا بەڕێوە ناچێت. دەفەرمێ کاکە باشین بۆ دادگا، خەلیفەی هەموو مسلمانان، فەرماندەی هەموو هێزی چەکدار لەگەڵ کابرایەکە کە مسلمانیش نییە، بەس هاوڵاتێکی سادەی خەڵکی بازاڕ و جوولەکەیە، دەکا کە باشینە لای دادوەر کە دەچن قازی شوڕەیح لەبەری هەڵدەستێت، دەڵێ یا ئەبەل حەسەن بەخێر بێی، دەفەرمێت لەوێدا هەڵەت کرد، من ئێستا ئەبەل حەسەن نیم بەکونیە بانگم کەی، من عەلیم، ئێستا من لە بەردەمی دادوەرە لەگەڵ ئەو جوولەکەیە یەک هاوڵاتیم. ڕئیسی وڵات کە چوە دادگا لە ناو ژووری دادوەریدا هاوڵاتیە، هەموو پۆستەکانی لێ دەبێتەوە. پێم بڵێ عەلی بەویش بە ناوی خۆیەوە بانکە، هەردووکشمان بە پێوە دەوەستین. قازی شوڕەیح لە قوربان ڕاست دەفەی داوای لێبوردن دەکەم، ئەڵێ کاکە ئیمام تۆ داوای چیەکە لە ئەو زرێپۆشەیی خۆمە، بە چی بەڵگەت هەیە؟ ناوەڵڵا. ئەی شاهیدت هەیە؟ بەڵێ. شاهیدەکانت چیان؟ حەسەن و حوسێنن. حەسەن و حوسێن ڕیحانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت لە ژیانیان درۆیان نەکردووە. قازی دەفەرمێ کوڕەکانی خۆت بە شاهین ناشێن بۆ باوکیان، شاهیدەکان دووەرناگیرێن، شاهیدی ئیمامی عەلی دووەرناگیرێ، حەسەن و حوسێن ڕەت دەکرێنەوە. بە کابرای جوولەکە کاکە زرێپۆشی خۆت هەڵگرە و بڕۆ دەرەوە. کە دەچێتە دەرەوە دەگەڕێتەوە، دەڵێ وەڵڵاهی من دۆزیمەتەوە، من دۆزیمەتەوە، نەم کڕی و ئی من نییە. جەنابیش لێت کەوتوش کوڕەکانی خۆت شاهیدن کەوەی تۆیە. والله ئەم دینە دینی خوایە و حەقا مسلمان دەبێ، مسلمان دەبێت دێتە سەر دینی خوا، ئەبێت دادگا ئەوەندەدات پەروەر بێ گەورەترین هێزی دەسەڵات لەگەڵ هاوڵاتێکی سادەدا بتوانێت لە دادگادا ڕاهەنگری. ئەوجا تۆ متمانەت بەو دەسەڵاتە هەیە پەنا بۆ حەقی تۆڵەش سەرنەوەی عەشایری و شەخسی نابەی کە بردیشت نەزانی نەفامی دوو لە ڕووی جەنابتان.